هۆشدار بە تۆڕ و ڕایەڵە سیخۆڕیەکانی ڕژیم لە کوردستان. حکوومەتی ئیسلامی هەر لە سەرەتای هاتنە سەرکاریەوە لە 43 ساڵ لەمەوە پێش کوردستانی وەک ناوچەیەکی ئەمنیەتی کە مەترسیە بۆ سەربوونی دەسەڵاتدارانی نوێ چاو لێ کردووە. لەو ماوەیەدا لەشکەرکێشی و میلیتاریزەکردن، زیندان و ئەشکەنجە و ئێدام لە زومرەی ئامرازە سەرەکیەکانی خۆسەپێنی ڕژیم بەسەر خەڵکی کوردستاندا بووە. هەر لە حیزب و ڕێکخراوە سیاسەکانەوە بگرا تا هەڵسوڕاوانی کۆمەڵایەتی و فەرهەنگی، خەباتکارانی کرێکاری و چالاکانی ژینگەیی سەرجەمیان بەردەوام ئامانجی ئەم سیاسەتە سەرکوتگەرانەیە بوون. کەمتر بنەماڵەیەک لە کوردستان هەیە کە ئەندام، دۆست، هاوکار، هاوسەر و دراوسێکەیان نەکەوت بێتە زیندان لەسەر کاردەر نەکرابێ، بە زۆر ناچار بە کۆچکردن بۆ دەرەوەی وڵات نەکرابێت و یان ئێعدام و لە شەڕ لەگەڵ هێزی داگیرکەری ڕژیمی کۆماری ئیسلامیدا گیانی لەدەست نەدابێت. بەڵام لە پەنای هەموو ئەمانەدا بەشێک لە ئامانجەکانی ڕژیم لە کوردستان لە ڕێگای بەسیجگیری و پێکێنانی تۆڕ و ڕایەڵەی سیخۆڕیەوە بەکردەوە دەرهاتووە. یەکێک لە ڕێگاکانی پەرەپێدان بە تۆڕە سیخۆڕیەکانی ڕژیم بریتی بووە لە کەڵک وەرگرتن لە ڕێکخراوی بەسیج. لە هەلومەرجێکدا کە ڕژیم ئەندامبوونی لە ڕێکخراوی بەسیجدا کردوتە پێشمەرجی بەدەستهێنانی جێگە و پێگەی ئیداری و درێژەدان با خوێندن، لە هەنگاوی یەکەمدا ژمارەیەکی بەرچاو بەدانی وعدە و بەڵێنی جۆراوجۆر بۆ بوون بە ئەندام لەم ڕێکخراوەدا هان دەدەن. دواتر کەسی جێگە مەبەستی خۆیان بۆ کاری تایبەت لەگەڵ دامەزراوە سیخۆڕی و ئەمنیەتیەکان دیاری دەکەن و بەنەهێنی ڕایان دەهێن و ڕێکیان دەخەن. هاوکات نەبوونی سەرمایە گوزاری و بێکاری و نەبوونی هەلی کار، سیاسەتی بە ئەنقەستی هەژارکردنی خەڵک، گیرۆدەکردنی لاوان بە مادەی هۆشبەر بە پێی پلانی دیاریکراو لە ناو کۆمەڵگا، تەنانەت لە ناو زیندانەکان، زەمینە بۆ ڕاکێشانی کەسانی گەندەڵ و بەدفەڕ و ئەو گیرۆدەبوانەی کە هەزینەی پێویستیان بۆ دابینکردنی مادەی هۆشبەر نیە، ڕێگەی دامەزراندنی ئەو جۆرە کەسانە لە تۆڕە سیخۆڕیەکاندا خۆش کردووە. ئەو گەنج و لاوە بێهیوایانەی کە لە هەر چەشنە شادی و خۆشیەک بێبەشن، بە پوڵ و ڕەخساندنی ئیمکانی دەستپێڕاگەیشتنی ئاسان بە مادەی هۆشبەر و مەشروبە ئەلکولیەکان و تەنانەت بە وعدە و بەڵێنی ناردنیان بۆ دەرەوەی وڵات شناسایی دەکەن و بەکاریان دێنن. بەڵام تۆڕە سیخۆڕیەکانی ڕژیم ئاڵۆستر و بەربڵاوترە لە بەکارهێنان و کەڵک وەرگرتن لە کەسانی بەدفەڕ و لۆمپەن. ئەو مەسهەبیە توندڕە و سەلەفیانەی کە مانەوەی کۆماری ئیسلامیان لە حکوومەتێکی ئازاد و دموکراتیک پێ باشترا، کەسانی دواکەوت و قازانج پەرستکە بۆ بەدەستهێنانی هەلومەرجێکی ئۆتۆی ماڵی و کاری لە هیچ پەیبەندوباری و خەیانەتێک خۆ نابوێرن. ئاخوندەکان ئەو ئەرباب و ڕانتخۆرانەی کە بۆ کەڵک وەرگتن لە ئیمکاناتی حکوومەتی و بەرژەوەندی ئابووری لە هیچ هاوکاریەک لەگەڵ ڕژیم دەرێغ ناکەن، بەشێکی ترن لە تۆڕەکانی هاوکاری و گەیاندنی زانیاری بەدام و دەستگا ئیتلاعاتی و سیخۆڕیەکانی ڕژیم لە کوردستان. بەشێک لەم تۆڕە سیخۆڕی و ئیتلاعاتیانە خەریکی خەبەرچینی، تێرۆر و خراپکاری لە ناوچە کوردنشینەکانی تورکیە و عێراق و سووریان. ئەزموونی ڕووخانی دەسەڵاتی دیکتاتۆر و سەرەڕۆکان لەوانە حکوومەتی ساڵتەنەتی دەری دەخات کە زانیاریەکانی پەیوەندیدار بە هاوکاری بەکرەگیراوە نەهێنیەکانی کۆماری ئیسلامی سەرنجام ئاشکرا دەبن. ئەو کات وێڕای ڕوسوایی و شەرمەزاربوونیان پێویستە لە دادگا جەماوریەکاندا لە ئاست هاوکاری و بەشداربوونیان لە جەنایەت و سەرکوتەکانی ڕژیمدا وەڵام دەرەوە بن. دەسەڵاتی ئیسلامی کە لەگەڵ شەپۆلی قوڵ و بەربڵاوی نەفرەت و بێزاری زۆربەی هەرە زۆری کۆمەڵانی خەڵکی ئێران بەرەوڕوا، درەنگ گیازوو، دەڕووخێ و سیخۆڕەکان، ئەشکەنجەگەران و بەکرەگیراوانی تێڕژیم دەمێننەوە و جەماوەرێکی بێزار و ناڕازی لە چواردەیە جەنایەتی دەسەڵاتدارە کۆنەپەرستەکان. بەرپرسانی ڕژیم بە دزین و بەتاڵانبردنی ملیارد دۆلاری هەڵدەدەن ئێران جێبهێڵن و بەکرەگیراوەکانیان کە ئیمکانی هەڵاتن و دەربازبوونیان نییە، لەگەڵ ڕق و بێزاری و دادخوازی جەماوەر بەرەوڕوو دەبنەوە. پەشیمانی سیخۆڕەکان لە کۆتا ڕۆژەکاندا بەدادیان ناگات و پێویستە هەر لە ئێستاوە بە دوورکەوتنەوە لە ڕیزی جەنایەتکارانی ڕژیم و بە ئاشکراکردن و زڕاندنی ناوی هاوکارەکانیان لە بابەت هاوکاریکردن لەگەڵ داگیرکەران و جەنایەتکاران داوای لێبوردن لە جەماوەری شەریف و خەباتکاری کوردستان بکەن.
ئەگەر هەل لەمڕۆوە ڕێزی خۆیان لە دام و دەستگای سەرکوت و جەنایەتی حکوومەتی ئیسلامی گیانەکەنەوە، سبەینێ زۆر درەنگ دەبێ و بەهۆی بەشداریان لە جەنایەتەکان لە دژی خەڵکی کوردستان و دژ بە مرۆڤایەتی تاوانێکی گەورە دەدەنەوە.